بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته إلى يوم الدين. برزان سلام ورحمة إخواتنا لسربيا خواهي قولة طاعات ونوج وروج عبادتي لمن ولهيوش ولهمو مسلمانان قبول كردبيا وخواهي پروردگار پاداشتی ئەو برایانە بداتەوە کە ئەرکیان کێشا بە دروستکردنی ئەو خواردنە و ئەو برا بەڕێزانەیشی کە ئەرکیان کێشا لە دابینکردنی ئەو خواردنە. ئەڵبەتە یەکێک لە حیکمەتەکانی کۆبوونەوەی مسلمانان ئاوا لە مزگەوتە هۆکەی خواردنە، چمەگە خواردنەکە نەبێ مەجبورە هەموومان لەبێ لە ماڵەوە نان بخۆین و ئەو کاتەش ڕابگرین بڵێن لەو دەقەیە تەراویح دەست پێەکە، لەو کاتە ڕاکەین بۆ مزگەوتەکە و تەراویحەکەمان دەست پێ بکەین. یعنی یەکێک لە حیکمەتەکانی ئەو کەسانی کە خواردن دابینەکەن بۆ ڕۆژاوانان لە مزگەوتەکانە ئەوەیە کاتێکە مسلمانان کۆکەنە لە چواردەوری یەکتریدا. بەسەرە من دەڵێم مادەم لە وڵڤرهانتنەوە هاتوو خواردنەکە لێرە حازرە، نابمە ئەرگ لەسەر ماڵی برایە گەچم لەگەڵ ئەو برانە تکێ نانەخۆین. خوانەی بڕێ یا ڕەبی. هەر بە خۆشی بنوێ کاک حاجی ڕەنجبەر و کاک حاجی کاوە برایانی تریش پیان خۆشە مەجلیسانە ببینین. تەعارفکردنمان برایانی خۆم یەکێکە لەو حیکمەتانەی کە خوای پەروەردگار لێمانی داوا کردووە کە فەرمێلی تەعارەفو واتە بۆ ئەوەی یەکتری بناسن. خوای گەورە پێمان دەفەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. ڕاستەوە هەموو عەبدی خوان، ڕاستە هەمووی عیبادەتی خواکە، ڕاستە هەمووی بەندەی خوایە، ڕاستە هەمووی ئەهلی ئیمان و دینداریە، بەڵام چەندە لەو کەسانن کە تەقوا و عیبادەتی خوای گەورە ئەکەین و چەندە لەو کەسانن کە خوای پەروەردگار بە موتەقین حسێبمان بۆکە. معلومی جەنابتانە یەکێک لە حیکمەتەکانی ڕۆژوو خوای گەورە بۆیە دەفەرمێ بۆیە ڕۆژوو لەسەر فەرز کردوون لەبەر ئەوەی چی بن؟ لەبەر ئەوەی لە ڕێزی متەقین بن. طبعا هەموو عیبادەتێک دەتوانرێ مەسەلەن ڕیای تیا دروست ببێ، بەڵام سبحان الله ڕۆژوو ناتوانێت ڕیای تیا دروست بکەیت. بۆ لەبەرەوەی قورسە بێ لەسەر دڵ و دەروون، هیلاکە بی ناڕەحەتە و شکاندنی نەفسە. تۆ لە مەقابل یا دێیت لەبەر خاتری خوای گەورە بە ڕۆژوو ئەبی. ئەمیست نیشانەی چییە؟ نیشانەی تەقوا و لە خواترسانە. بۆیە خوای پەروەردگار لەسەر عەبدەکانی واجبەکە. سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەقە بە دەقە ئەگەڕان بە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زانن چیەکە، چ کردەوەیەکەکە، چ کارێکەکە. حتا لە دوای وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تابعین کە سەحابەکانیان بینی ئەهاتن بۆ لای سەحابە پرسیاری پێغەمبەری خوایان نەکرد عەلەیهی سەڵات وەسەلام. ئەیانوت ئێوە لە خزمەتی پێغەمبەری خوا دابن عەلەیهی سەڵات وەسەلام چیتان نەکرد بۆ ئەو پێغەمبەرە؟ یەکێک لەو سەحابانە حودەیفەی کوڕی یەمان بوو. حودەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ دەگەڕێتەوە دەفەرمێ ئێمە لە خزمەتی پێغەمبەری خوا دابووین عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمانبەرداریمان دەکرد، گوێڕایەڵیمان دەکرد، عیبادەتەکانمان دەکرد. تابعیەکان ژیاون هەر ئەوەندە؟ یعنی ئەوە چییە؟ یعنی ئەوە هیچ نییە. بۆ تابعینەکان لە خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و لەوەی کە پێغەمبەری خوایان نەبینی بۆ عەلەیهی سەڵات وەسەلام ئیشتیاقی ئەوە بوون بڵێن واللهی ئێمە بووینایە لە جیاتی ئێوە لە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەمانە هێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر زەویدا بڕوات، قاچمان دادەنا، دەستمان دادەنا بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قاچی بەسەردا بنایایە. طبعا حودەیفەی کوڕی یەمان کە ئەم هەڵوەستەی ئەبینی لە تابعین بەلای عەجیب بوو. بۆچی؟ چونکەکم قسەکانی تابعین وا پیشانی ئەدا کە ئەنەما مقەسیر بوون ئەمان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، واتە هاوەڵان.
قسەکانی وا پیشانەدا کە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام مقەسیر بوون بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەرامبەر خزمەتیکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە کاتێکا هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هیچ کاتێ مقەسیر نەبوون. حودەیفەی کوڕی یەمان بەسەرهاتێکیان بۆ جێڕێتەوە دەڵێ وەڵی برایان داوەکو چۆن ئێمە جاری وا هەیە ئێمە وتارە دەین لە مزگەوتەکانە بەم لەولایە ڕاکەین کێشەی خەڵک گێتە لامان مشکلەی خەڵک کەسابەتی خەڵک هەبووە مەعەدەل ماشەڵڵا لە ئاهلی دین و دینداری مزگەوت بووە بەڵام کاتێک هاتۆتە سەر مەعامەلە پێچ و پەنای تێ کردووە وەرە دانیشە سوڵحی بکە بەم حاڵەتەشەوە خەڵکەڵێ چی کوڕە وەڵا کاکە ئێوە هیچتان نەکردووە ئێوە خەڵکی ترە بێ وا بکە وا بکە وا بکە وا بکە ئێکوبرای باوکەم ئەوەی بە من کرا بزانام تۆ پێتەکرێ بە هەمان شێوە حودەیفەی کوڕی یەمان بەسەرهاتێکی بۆ گێڕانەوە فەرمووی لە شەڕی خەندەقدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابە هەر هەمووی لەناو خەندەقەکا بوو سەرما بوو برسیشمان بوو هەمومان ئاوە پاڵماندا بوو بە پاڵی یەکتریەوە بۆ ئەوەی بەهۆی ئەوەی کە پاڵدنە ببێتەوە گەرماییمان تیابێتەوە بایەکی ئەهات وە لەگەڵ ئەوەشان نانیشمان نەبوو یەکێ لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا بینی عەلەیهی سەڵات وسەلام لە شەڕی خەندەقا بەردی لە سکی بەستە بوو زۆر پێ بێتاقەت بوو دەڵێت تۆزە گەنمان هەبوو لەگەڵ حەیوانێکە ئەیتە جۆری حەیوانەکە چێ وەڵڵاهو ئەعلەم دەڵێ بە پەلا هاتمە ژوورەوە وت بە گۆرای خێزاوتم بە ئافرەتم ئافر ئەو حەیوانە خێرا سەرە بڕم گەرمەکە حازر دەکەم وەڵڵاهی پێغەمبەری خوام بینی عەلەیهی سەڵات وەسەلام دوو بەردی لە سکی بەستە بوو لە تاو برسێتی خێزانیشی خێرا گەرمەکەی حازر کرد و ڕۆشانە و ئەم سەحابەش هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا ڕەسوول الله دۆزەی خواترمان حازر کردووە خۆت و چەند هاوڵێک ئاوا بێن بە شتانەکە ئینشاءالله تەعالا بێن بۆ ماڵی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا ئەهلە خەندەق وتی ئەی خەڵکی خەندەقەکە ئەوە فڵان کەس خواردنی حازر کردەوە وەرن بە دوامە سەحابە دەڵێ ڕۆحم چوو باوکە ڕوو ئەم خواردنیەمانە چۆن بدەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی دەستکاری نەکەن تا خۆم دێم بە خێزانە بڵێ دەستکاری خواردنەکەتدا تا خۆم دێم حەدیثەکە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە کە پێغەمبەری خوا دێ عەلەیهی سەڵات وەسەلام تفی مبارەکێک کاتە ناو گەرمەکەەوە و دەیشێلێت و دەیکا بە ئارد پاشان خواردنە گۆشتەکەش تفی مبارەکی تێ دەکات و دوعای خێری بەسەرا ئەکا وەجبە وەجبە هاوەڕانی ئەوانی کە لە خەندەقەکە بوون دێن نانەخۆن و ئەڕۆن دێن نانەخۆن و ئەڕۆن دێن نانەخۆن و ئەڕێن هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەخیرا نانەخوا دەفەرمێ وەڵڵاهی خواردنەکە وەکو خۆی مایە بۆ من و خێزانم بە دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جا حودەیفە مەبەستی لەوە بوو ئێمە تۆزە نانمان دەست نەئەکەو لەو ڕۆژگارانی خۆین ئاخر لە دوای فەتحی مەککەوە ئیتر موسڵمانان وردە وردە بەرەو دەوڵەمەندی و بەرەو وەزعی باش و گرانەوە بوو ئەگرانەوە حتا بۆ معلوماتان لە دوای فەتحی مەنتیقەی شام و عێراق زۆرە لە سەحابە لە شاما دانیشتن ئەو سەوزایی و کانیا و ئاو گوزەرانیان بینی کورە چی داوە لەو سەحرای مەنتیقەی حیجاز هەمویان ڕایان کرد بۆ ئەوێ یەکێک لەوانە وەحشی بوو کە موسڵمان بوو حودەیفە دەفەرمێ براکەم ئەو شەوە لە تاو سەرما و سۆڵە و ناڕەحەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەسەرمانە ئەگەڕا فەرمووی کێ دەڕوا هەواڵێکی قوڕەیشم بۆ دەهێنێ لە بەهەشتا لەگەڵ منە ئاوایە طبعا تابعین لە لای خۆیانە و خۆزگەوە ئێمە بوونایە حودەیفە زانی وتی چیتی وەڵای کەسمان نەچووی لە کاتێکە ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی و تەڵحە و زوبەیر و هەمووی تیا بوو یەک کەسیان هەڵنەسان کورە فەرمووی کێ دەڕوا هەواڵێکی قوڕەیشم بۆ بێنێ طبعا ئەمە خەندەقەکە بوو لە پشتی خەندەقەکەوە جەیشی قوڕەیش لەوێ بوو واتە جەیشی قوڕەیش و بەنی غەتەفانەکان و هەروە بێتەوە هەندێک لە قەبائیلەکان کە ئەو شەڕە پێی دەوتێ خەندەق و پێی دەوتێ شەڕی ئەحزاب واتە کۆبوونەوەی تیرە و هۆزەکان لەگەڵ جوولەکەکانە
دەفەرمێ وەڵای کەس نەجوڵا لە جێی خۆی دەی باشە ئایا سەحابە بێغیرەت بوون؟ نەخێر بێغیرەت نەبوون ئەوانیش ئینسان بوون وەکو من و تۆ ترسیان هەبووە و ناڕەحەتیشان هەبووە بەڵام دەفەرمێ حودەیفە دەفەرمێ لە تاو برسێتی و لە تاو سەرما نەمانەتوانی دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەستە یا حودەیفە هەستە تۆ بڕۆ تاو قەراری داوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویتم ئەمرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەڵێ بە شەقە و بە ترسە و بە لەرزە هەڵسام و دەموچاوی خۆم هەڵپێکا و وەڵا ڕۆیشتمە ناو پسکە پسک چوومە ناو جێشی قوڕەیشەوە ئەمەم بۆیانی جێڕاوە بۆ تابعیەکانی جێڕایەوە کە بەڕاستی ئێمە ئاوا بووین پاشان دەفەرمێ کە چوومە ناو جێشی قوڕەیشەوە بینیم ئەبوو سوفیان و لەگەڵ قادەی بەنی غەتەفانەکان و قادەی قوڕەیشە ئاگرێکیان کردبوو لە چواردەوری یەکتری دانیشتە بوون بەڵام پێش ئەوەی بڕوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێی فەرموون ها یا حودەیفە ئەگەر ڕۆیشتی هیچ شتێ نەکەی ئەبەدەن بەس بەنهێنی ئەڕۆیت و بەنهێنی دێتەوە خەبەرێکی قوڕەیشم بۆ دێنی بەس هەواڵێکی قوڕەیشم بۆ دێنی دەڵێ منیش کە دانیشتم لە ناو ئەبوو سوفیان دانیشت بوو لە چواردەوری ئاگرەکە دەڵێ منیش چوومە بەناوت بە تەریشانە دانیشتم باەکی دێ خێمەکانە با بە ئاسمانەوە دەهێنێتەوە هەمویان دەموچیان هەڵپێکا بوو لە تاو ئەو باە ئەڵێ لە تاو لە ناو دانیشتنەکە بوون ئەبوو سوفیان ئاواسەیەکی کردوتی وا هەستەکەمێکێکی غەریب هاتوێتە ناومانەوە وتی هەر کەسە و تەنیشتی خۆی ئاگادار کاتەوە بزانە کێیە ئەڵێ حودەیفەیش منیش یەکسەر وتم تۆ کێ لە تەنیشتما وتی پێشەوەی ئەو بە من بڵێ من پێ بووت ئەوتی براکە من فڵان کەسم وتی متعیب مشکلەی نییە وتی خۆی دەرچوو ئەڵێ دوای ئەوە ئەبوو سوفیان لە تاو سەرما پشتی هەڵکردبوو ڕووی کردبوو ئاگرەکە هەتاکو گەرمای بێتەوە ئەیتوایی ئەمتوانی بە شمشێرەکە ڕێک بدەم لە ورکی وەڵی دڕم بیکوژم و قائیدی جێشەکەش بووە بەڵام قسەکەی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵاتو وەسەلام بیرکەوتەوە کە فەرمووی هیچ شتێک نەکەی دا سوبحان الله تۆ دیقەت بدە ئەگەر بێت و حودەیفە لەویا ئەبوو سوفیانی بکوشتایە بە کافری دەمرد بەڵام کاتێک وازی لێهێنا و نەیکوشت عاقبەتەکەی چی بوو؟ ئەبوو سوفیان مسلمان بوو و بوو بە یەکێک لە مجاهیدانی ئیسلام پاشان ئەبوو سوفیان ڕووی کردە خەڵکەکە و ئەم چواردەوەتی خەڵکینە ئەوە ئێمە ماوەیە کە لێرەین من قەناعەت وایە توانامان نییە سەرکەوتن بێنین بەسەر ئەم شەڕەدا بەنی غەتەفانەکان و وەجوولەکەکانیش بە هەمان شێوە خیانەتیان لێ کردوین من پێم باشە هەر کەسە لە ئاستی خۆی بڕواتەوە چون تەحەمل ناکەین حودەیفە کە گوێی لەم هەواڵە بێ زۆر دڵخۆشە بێ بوو چونکەکم لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و هاوەڵا خۆیان بوو ئەوان بگەڕێنەوە چونکەکم ئەوان بە قووەتر بوون هێزیان زیاتر بوو لە پشتی شانە جوولەکەکان بوو خۆ ئەگە شەڕیان بکردایە بە شەڕی دوو تەڕەفەیان بکردایە دەڵێ حودەیفە هاتەوە بە پەلای ئەڵێ بە پسکە پس خۆم خستۆ ناو خەندەقە و پێغەمبەری خوان بینی عەلەیهی سەڵاتو وەسەلام هەواڵەکەم پێدا فەرمووی یا ڕەسوول الله ئەبوو سوفیان وتێتی بگەڕێنەوە هەر کەسە بۆ شوێن و مەکانی خۆی ئێمە توانامان نییە ڕوبەڕووبوون بینەوە لەم شەڕەدا چونکە کومساردە هێزمان لێ بڕاوە وەجوولەکەکان و بەنی غەتەفانەکانیش درۆیان لەگەڵا کردین دەڵێ لەو کاتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمن دڵخۆش بوو باوەشی پیا کردم دەفەرمێ وەڵڵاهی گەرماییەک هاتە لاشمەوە ئەموو خۆزگا تۆزە زووتر بڕۆشمایە لەو مەجلیسەیە جا حودەیفە ئەم بەسەرهاتەی گێڕایەوە بۆ تابعین فەرمی برایانی خۆم ئێمە لە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاوا بووین ئێمە مقەسیر نەبووین بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێمە هەوڵی خۆمان داوە کاری خۆمان کردووە ئیشی خۆمان کردووە و ئەگەر ئێوە بوونایە لە سەردەمی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتو وەسەلام بڕوا ناکەم لە ئێمە زیاتر و باشتان بکردایە بۆیە لەوە ئەچێ لەم زەمەنی دوای 1440 ساڵەشدا خەڵکێک هەڵبێ دەستدا بە شانی خۆیان بڵێ خۆزگا ئەسەر من لە خزمەتی پێغەمبەری خوادا بوومایە عەلەیهی سەڵاتو وەسەلام وا لەو زەمەنە بژیامایە و لەو زەمەنە ژیانم بکردایە بەڵام وەڵڵاهی کەس نازانێ حیکمەتی خوای پەروەردگار لە چیدایە من و تۆی بۆ ئێرە ڕەخساندووە و ئەوانیشی بۆ سەردەمێکترا ڕەخساندووە کابوو بە ڕێزەکانم
کۆتا قسەم ئەوەیە کە بڵێم ئێمە قەرزارباری سەحابەی پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وەسەلام هیلاک بوون ناڕەحەت بوون دەردەسەریان چەش لە پێناوی خوای پەروەردگارە برسێتی و دەردەسەری ناڕەحەتیان بینی لە پێناوی خوای پەروەردگارە و ئەگەر بێت و ئەوان نەبوونایە بڕاستی ئەم دەعوە و بانگەواسە و دینداریە و ئیسلامەتە بە ئێمە نەگەیشت. خۆشتان چاکە زانین گەورەترین نیعمە لەسەر عەبدەکان نیعمەتی ئیمانە. ساخوای گەورە ئیمانمان سەلامەتکە ڕەحممان پێ بکە عاقبەت خێرمان کە لە بەڵاو موسیبەتی دنیا و قیامەتی بمان پارێزێ طاعات و نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە. أقول هذا القول وأستغفر الله لي ولكم وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4